2 ساڵ پێش ئێستا ئەوەی کە من دەیزانم باپیرت و داپیرت و پوری تۆ پلکی تۆ ئەمری خۆیان کرد مووقیفێکی زۆر ناخۆش بوو لە یەک کاتدا بوو لە مانگێکدا بوو و لە دوای ئەو باوکت لە بارودۆخێکی زۆر ناخۆش بوو بەس لە دوایەوە باشتر بوو ئەم چیرۆکە ینی زۆر کاریگەریە بوو بۆ تۆ چی تێ ئێستا؟ چی پێشە؟ ji ber ku ez birayê mezin bûm hemî sermilet me bû demê min bavê xwe dît wî haletî de gelek tiştekê nexweş bû ناخۆش gelek û her wî haletî jî de dapîr û bapîr û meta xwe mişt ez dom mewqifekê nexweş bû ez diyel bavê xwe bûm nexweşxane ve û wasayî wî jî yê têkçûyî bû nizanim mewqifekê gelek nexweş bû باش ئێستا ئینشاڵڵا باوکت ئەم پرۆگرامە دەبینە لێرەوە دەستی ماچ دەکەم شتێکێ لە ناخی تۆدا کە هەتا ئێستا نەتوانیەوە شەرمت کردو بە بابت بڵێ بەڵام ئێستا لێرەوە پێی بڵێ سەری ئەو کامێرێ بکەین هیچ تشتێک نینە چکو بۆبێ من هەواڵە بۆ من ئەم هەواڵە دێکین پۆش بۆبێم باش ئینشاڵڵا ئەمری هەمووان درێژ بێ هیچ شتێکیش وەکو دایک و باوک نییە چونکە دووبارە نابێتەوە نەڤین لە مردنی چ کەسێک زۆر دەترسی؟ دایک و باب و ڕۆمان دایک و باب و ڕۆمان باش یعنی خێزان هەمووی گەلێکیان نەخۆشە بەتایبەت یەک نەفەر مەڵبژێر یەک نەفەر نابێت دەبێ بۆ نابێت خێزان بەگەشتی وەڵام باش نەشەم بابی تۆ تووشی حادیسەیەک بوو زۆر تەئسیری لە تۆ کرد زۆر پێی زەعاج بوو زۆر پێی ناڕەحەت بووی زۆر چۆن بوو ئەو یانی ئەو حادیسەیە چۆن بوو؟ لەو کاتەی من و ڕۆمان و دایکم لە هەولێر بووین ئیشمان هەبوو ئەم گەشتینە بەرەفرێکی بە چونکو بچینە دووکێ ئەم گەشتینە دووکێ تەلەفۆنێک بۆ ڕۆمانی هات تەلەفۆنێک بوو هات ئەس بوارم بۆ بێوی بوو گوتە هینکی و ناڕۆمانێژی گوتە ئەمی گەشتینە دووکێ چ نەما دیگە هینە مۆڵ گوتە ئەگەر تەسارەتە بقۆن تەلەفۆنام کە ڕۆمانێژی ئەنی بچەوە نەوەرگرت ئەم گەشتنە بەر دەرگی هەماڵەمە کودا تشتتمەی نەخۆرێ سارێ بەر و دەیکۆمت گەلمە بوو دووبارە تەلەفۆن بۆ ڕۆمانی هاتەوە گوتە هینگە هەشتن ڕۆمانێژی گوتە بەلێ ئەمژی چوینە جوور واز دەیکۆمن ئەم چوین کەزل ماڵ نەبوو بتەنێ خشکۆمن و برازایت منێت بچیکل ماڵ بوون ژبەر و وێژی ناتزانی ڕۆمان هاتە جوور و ئێت بشتە من نیڤین ژی گوتە بەلێ گوت ئەس بێژم سمامێکی بابێ من سیارێ یالێدا و یەت نەخۆشخانێ و ئەس حەزکەم چین سەرە بدەین ژبەر و شەرمە ژی گوتە بڵە دا ئەبای خوب کەمە بەرخۆ ژبەر و سەرەدانە و دێنۆ کەچین وڵامەژی ئەبای خۆ کرێ ئەم چوینەم گەلە زۆر تابێ ینی ڕۆمان گەلێکی هادئ بوو و ینی هیچ بێژی نیشانێکە وسڵ دەف نەبوو و ئەس بێژم تشتێکی چێ بووی هەتا نزیکی دە خولەکۆژی مەل جێ ترۆمبێلێ گەڕیا هەتا مە ترۆمبێل پارک کردی پشتی هنگام چوینەت نەخۆشخانێ و من دیر و من برای خوژم برا خودید من گوتە ڕۆمانی ڕۆمان ئەوێت هەلڤێرە چتکەن گوتە من ئەس بێم پێ برایەتە بچێکی خەلیای ئەس پیچ نزیک بووم ژم برا من هاتە دەف من خۆتموەر کرد وەکی من ینی ئەو هەم بێز کردی من زانی و قەدەمێت پێت مشکەستن ینی من نازانیژی بۆ بێ منە هەر من گوتێت چییە گوتە من بێناخوفرێکە چێ نەبوویە یە باشە هەتا پیچ ئەس نزیکی ئەوی تەختی بووم ئەوی کو بۆ بێ من سەر من دیت و یە درێژگیریە سەر تەختی بەس هۆش خۆ هەبوو بەس بۆ ئەو دیمەنە ینی ئەس بێژم ئەگەر ڕاستەژی ئەگەر ئەس مر بۆم
یعنی ایکی هات بار همون هل که شبا بخو و مگل خوشتر بکن و بخوست باش ئەوی بکەوە بزان لێرە چیتەدا سەریک من زور لوشتان ترسم ها انشاءڵە بەدڵی تۆیە ان شاء الله بزانم کۆمنتی تۆ چییە هنا چی پێ دەڵێ قسەی لەگەڵ بکە بابا من او کسی که اگر از ترکیه کب تنجی جدیر کبم از هر وی گوشه خریب بم او کسی که نخوشی و خوشی از حد کم هم بزایی دابم